بازاری کولەکەی چۆن ئەو ساڵ؟ والله ساڵ کولەکە پارەی ناکە لۆ وڵی نافرۆشە کولەکان ساڵ پارەی ناکە چولە 200 دینارە و 50 دیناریەکە لێرە ئارە وڵا لە حولێ 100 دینار ئارە وڵا دەینێرنە ئەلوێ هەولێر هەمووی چولە 200 دینار دەکە زەویەکەش و بەکرێ گرتووە زەویەکەشمان بەکرێ گرتووە و بە نیوەیە و ئیجارە و مەسروفی زۆرمان لێ کردووە بربژێر دێنە ئێرە ناو جووتیار و داوای دەنگ و شتو لێ بکەن حاجە هەروە ئەرە وڵا وەختی هەڵبژارنێ ئەو قسانە هەمووی کراون ئەوە نەگی ئێستا وە لە 92 قسان هەر دەکرێت لە 92 دەڵێن هاوکاری فەلاح و خەڵک دەکەینەوەی دەکەین هیچیان دیار نییە بەس بۆ دەنگەکانیانە دەنیەوەی کە ئێستا دێنە ناو ئێوە بەڵێنی چی و پێدەن بەڵێنیەوەی دەدەن یارمەتی فەلاحاندن و هاوکاری فەلاحی بکەن و ڕێگە نەدەن بەروبوومی بیانی داخلیارێن بێ بەڵام هیچ شیوانە ئەوەی بەس بۆ دەنگەکەیە ینی دوای دەنگدان بزرە بن دوای دەنگدان بزر دەبن وەک کەنارە شیرنیان لێدێ ئاها باشە ئەتو داواکاری چییە لە ئەو بربژێرەی کە ئێستا دێتە ناو ئێوە و داوای دەنگولەیەەکە داواکاری موێ با یارمەتی فەلاحامدا با لێ ساوە دەست بەکار بێ ڕێگە بگرێت لە بەروبوومی بیانی بێت داخلێرێمی کوردستان بێ و با بەروبوومی خۆماڵی ساغ بێتەوە لە باشە چەند هەنگاوێک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دوورین ئەوە تەو سنوورە ئەوە سنوورە لەو کاتە کاڵی کوولەکە پارەی ناکا بەروبوومی بیانی دێت بەڵێ بەتاکیت یەک دەقڕانە ژیراوە ئەو داخوازیان و پێگەیاندون هەمووی داخوازیمان پێگەیاندونە بەڵام هیچ چاوکاری فەلاح ناکرێت هەمووی بۆ ژیرفانی خۆیەت هیچی بۆ خەڵکی فەقیر نیە هەمووی بۆ ژیرفانی خۆیەتی لەخێمی خۆی دایە ئەگەر بێت هاوکاری فەلاح بکرێ خەڵکیش بۆ احتیاجی خۆی دەنجیان پێدەدا و ئەوان بەڵێنەکەی خۆیان گەن نەسەرێ خەڵکی بەڵێنی خۆیان دەگەن نەسەرێ چەندەم جارە تۆ دەنگەدەی ئەمەنەوە تقریبای 2000 جار دەنگ دەم پێشتیش هەمان شت بووە کە ئەمان شت بووە پەشیمانی لە دەنجی ڕابردووت زۆریش لۆ هیچیان بۆ خەڵک نەکرد هەمووش خۆیان بزر کرد ئەتو داخوازی چ بوو کە دەنگتدا لی پەشیمانی داخوازیمەوە بوو یارمەتی فەلاح بدرێ یارمەتی گەنج بدرێ ئیش بۆ گەنج پەیدا بکرێ گەنج تاعین بکرێ ئەوە داخوازی سەرەتایەکان بوو خۆ داخوازی گەورەترمان لێ نەکرد بوو بەڵام هیچیان بۆ نەکردی ئەدی بۆ ئەم زاراسی بۆ هەڵبژاردن ئەم جارە نەخێر ینی ناچی هەڵبژاردن نەخێر ناسم هەڵبژاردن بسم هەڵبژاردن سەوتەکەی خۆم دەسووتێنم ئاوە ڕەشبینی هیچ شۆ جیرفانی خۆی پڕکاوی مەژبوورین لە برسان ئاوا دەبێ نەخێر نابێ خوشکەکانە دایکت کە لێرن ئەوانیش ناچن بۆ دەنگدان ئەوانیش بۆ خۆیان ئازادن بسینیان نەسن بەڵام بە قسەی بکەن ناچن ئەگەر بێت حکومەت یارمەتیماندا هاوکاریمان بێ بازارمان بۆ پەیداکە بەروبوومەکەمان بۆ ساغ بێتەوە هیچ کەمان ناوێ گەنج چی دەبێت چیتر ڕوو لە وڵاتی بیانی ناکەن لە دەریای ئیزەدا بخنچێ ئێستا گەر بربژێرێک ئێستا بێت تێرە تۆ چی پێڵێ وەڵای چی پێ دەڵم بەڵام باغ بە کەرتی کوشت و کاڵ بدەن سنوورەکان دابخەن ئەو زاوەرە ناو فەلاحەکان ئاواشت پێگوتون ئاواشیان پێ دەڵێم ئاواشیان پێ جوابیان چ بووە هەر کوتیانە ئیشەڵڵا بەڵێن بێ ئێمە وا دەکەین و هیچیش چی بکرێت چێ دەنگدان با یارمەتی گەنج بدرێ گەنج لە هەمووی پێویسترە ئێستا ئەو زەمانە ڕۆی بڵێ پیرەکان بنویانەوە ئێستا باو باوی گەنجە ئەگەر بگە بێت و یارمەتی گەنج بدرێ کوردستان دەبێتە دەوڵەت بە پشتیوانی گەنج بۆ خۆ تاتی ئەو ڕێگابانەتەم ببینی کەلچیەوەیە ساری پێدا بڕوە باوەڕتە بێ لە شەڕی ئێران و عێراقەوە ڕێگابانە لێداوە تا ئاسای چیان نەکردووە ئەوە لە چەندەوە هەشتا شەڕی ئێران و عێراق کراوە لە هەشتا ڕێگابانە ئەوەیە لە 92 حکومەتی هەرێمی کوردستان حکومەتە پەرلەمانی هەیە وتنسى البرز
هەموو هەڵبژارنان چێ دەنگدانێ هەموو هەڵبژاران چوومە دەنگدانێ بەڵام وەڵڵی سوێندم خوارد ئەوزار بچم دێن تێ دەسووتێنم ئەگەر وەختی دەنگدانێدا دێنەس لە دەماڵان دەگەڕێن لە بۆ سەدەقە و سواڵێ وەچی دیکەش خۆ پیشانی کەس نادەن وەڵڵی هەزار بچم دەچم بەس دەنجێ دەسووتێت لەبەرچی کەست عاقڵ نەبڕیوە وەڵڵا تاکو ێسا بەخۆ بێ ئیشم کوڕم بێ ئیشن منداڵم بێ ئیشن بەخۆ بە منداڵان بە نەخۆشی دێمە ئێرەکانە لێرەکانش ڕستقەکەشن پارەی ناکە بچم تەشە دەنجیان بە دەمدوێ تەشە بوسییان پێ دەکەین و ئاڕشت لێ نادەنەوە یعنی لە پێشتر پەشیمانی ئەرێ وڵا پەشیمانم بریاد پەنجەم ڕابایە پەنجەم لە بۆ مۆر نەکردبانە خوانەکە بەربژێر دێنەکن و دڵ داوای دەنجە و لێ دەکەن ئەرێ وەڵا دەگەڕێن لە بۆ سەدەقە و سواڵێ دەنجێن لە بۆ بدەن و ئەهوا دەکەین و ئەوها دەکەین و محاش و لە بۆ دەبڕینەوە و نازام تەحین و دەکەین و کوڕاوڵە هەموو درۆ کەست عاقڵ نەبڕیوە ئەو جارە لە وەڵڵای کەسم عاقڵ نەبڕیوە دەنجێش نادەم دەنجێت دەم بەس دەسوێنم منداڵیشم دەنجێ بدەن دەنجێ دەبیت لێ بسووتێنن منداڵەکانیش ئەرێ وەڵڵا باشە لەو هەموو خەڵکەی و کەسێکت عاقڵ نابڕی دەنجی پێ بدەیت عاقڵم نابڕێت دەزان لەبەر چ عاقڵم نابڕێ هەموو درۆ دەلەسەیە هەرچی هات پورێ خانت لە بۆ دەکەم پورێ دەتکەمە معاش خۆر پورێ دەبی ئەتو لەسەر تەختی کوڕە وەڵڵا درۆ بوو ئەوەی کە بەربژێر هاتوونەتەکنێت پێت گوتوونەکە لە ڕابردوودا گلەیم هەبووە پێم گوتنە پێشم گوتن گوتماتون بخێنن سەر ئەو چاوی بە سەدەقە و سواڵێ نەکەنە من چونکی چ لە بۆ نەکردومە ئەنیش بێن داواکاری چ بوو چاوەڕوانی چ بوو لە جاری دیکە چاوەڕوانی ئەوەی بوو منداڵم گەنج بوون ئیشیان نەبوو کار و کاسبیان نەبوو وتیان تاعین و دەکەین و ئەوە بکەن و چەند جاریان ناردنەوێ و ناردنەوەی یەکی خۆلی بەخەم نەکردن بەبێ معاشی و بەبێ کار و کاسبی بوویت ڕۆژێ دەچونە عەمباڵیە ئەوڕۆتی نێت بچم دەنجیان لە بۆ بدەم کوڕۆڵا دەنجیان لە بۆ ناتم ئەنگۆ بینی کچووکڕەکانت زووتیارن لێرە کشت و کاڵ و کردیا چاوت لە چ بوو کە گرنگی پێ بدەن ژیانی گۆ خۆشتر بی وەڵا چاوم بێ ڕستقم ساق بێتەوە یعنی منداڵم کوڕم تەعین بێ معاشەکەچی هەبێ لە بۆ خۆر بەم عاشەکەی و بە ئیشکردنەکەی بژێوی خۆی بڕەوە دەبرد بژێویانی خۆی بڕەوە دەبرد بەس ئێستا هیچی نییە ئەو کشت و کاڵیشە کشت و کاڵیش نافرۆشێ یا رب العالمین چ بکەین ئەگە بچینەوە دەبێ ئەو زاری بە قەرداری و فەرداری بچینەوە یاڵا یاخوا ئەو ساڵ چەندت مەسروف کردو تا ئەو کشت و کاڵتدا چاندووە چینە 5 میلیۆن 5 میلیۆن ئەرێ بەخوای تا ئێستاوە خەریکە خەلاسە بی وەڵڵاهی زەحمەتە ملیۆنەکەم دوات بیتەوە 1 میلیۆن ئەرێ بەخوای یعنی تا ئێستا 4 میلیۆنت مایە دەسمایی پێیاکەوە بەخوای زەحمەتە هات بیتەوە ملیۆنێک زەحمەتە ئەرێ وەڵام زۆرم ماوە کچووکڵێت و هەڵفڕینە ناڵ هەڵ نەفڕیون هەڵ نەفرێون نەفڕیون هێشتا هەڵ نەفڕیون هەڵ نەفرێون یعنی مێردیان نەکردو و ژنیان نەهێناوە هەڵ نەفڕیون هەڵ نەفرێون ئاخر ئەوە نیە ئەوە پارە نییە ئەوە نیە ئەگە ئەوە هەبا دەبێت بەڵ دەفڕی جوانە یعنی وشکاری بەوەیە ئەدیکو ئەلعان ئەوە کوڕی من پارەی نییە ژنی پێنایە کوڕی تو پارەی نییە ژنی پێنایە کوڕی دیکە پارەی نییە ژنی پێنایە معناوە کەس ماوە کوڕ ماوە ئەوەش عادی حکومەتی یاڵا یاخوا بۆ گلەیە لە بەربژێران ناکەی کە دێنەکنێت و وەڵا لە بەربژێرانیش دەکەم بە حکومەتیش دەکەم لە بەربژێرانیش دەکەم باشە ئەوەی کە لە ڕابردوودا دەنگت پێداون قەت تەلەفۆنت بۆ کردوونە تۆ بڵێ کاکەەوە حاڵن هەر جوابیشیان نەداوتەوە تەلەفۆنت بۆ کردن جوابیان نەدا داخران تەلەفۆن داخران هەر ئەوەندەیە تا ئیشان پێ کە ئیشیان پێ نەمای ناتناسن ناداسن نازانن چیشی هەر دەڵێن بەسەر چاو ئەگەر هاتن دەست بە دەسەسنیدان ئاخری هیچ باشە ئەگەر بازارت هەبە ماشەڵا بەروبوومەکەت زۆر جوانە بازارت هەبە پێویستت بە موچە ئەبوو نەوەڵڵە ناوڵە بازارم هەبا پێویستم پێ نەبوو ینی کەوایە لایەنی کشت و کاڵیت لۆ باشکات تۆ چاوت لە دامەزرانی کچووکڕەکانت نییە نەوەڵڵە چاوم دێنێ چی بکرێ پورێک تو ئەزمونەکت لە ناو کشت و کاڵ هەیە چ بکرێ لەوەی بازارەتەوی کشت و کاڵ ئەتۆ بژینیت زا کشت و کاڵ ئەخر جەنچە حکومەت ئەگەر ئیشەکەی ئەگەر بیکە وەچی ئەو دەوڵەتانە وەچی ئێرانی وەچی ڕسقی خۆن وەربگریتەوە بەخۆن بفرۆشیتەوە نەک ڕسقەکە لە علوەی فڕە بدرێ بڵێن شۆفەران بێن پارێش گەڵا بۆ شۆفەران بدەن یارمەتی جوتیاری بدرێ یارمەتی ئەگە یارمەتی بدرێ لە تۆوی لە چیمیای یعنی نەخۆشیەتی دەگری ئەوە بێت تەماشا بکە ئەوە دەبێ هەمووی هەر لەسەر باخەڵی خۆت بی هەمووی لەسەر باخەڵی خۆت دەبی لەسەر باخەڵی خۆت تۆی بکرێ چیمیا بکرێ ئەلعانچی لێم 5 میلیۆنان بەس بدەمەیەقی تۆ چیمیای دەچم هەندیسی دێنم کاکەوەرە لەوەم تەماشای کشت و کاڵێکە تەماشا دەکا دەبی سارێکی خصوصی لە بۆ بگرم بە 200 هزاری
عذاب ئەوی دیکەگات تەماشای کرد حسۆکەچ کرد و پارەی بدەمێ وەسڵاوکەکەم مێ دەدا باشە پورێ ئەو زەویانە زۆربیان ئیجارن بە کرێ ژیراون یعنی خاوەن زەوی پارەی خۆی هەرەوێت جا جگە لە تو خەڵکی دیکە ژیانی کۆ دەوبارێتە ئەوەی بە ئیجار بگری ئەوەی بە ئیجار بگری هەرسەری دەستە قوڕێ هەرسەری سوتە قوڕێ دەبی بفرۆشێ نەفرۆشە دەبی پارەی خۆی هەر بدە بەس ئەوەی نیوە کار بێ وڵای ئەوەی نیوە کار بێ باشترەکە لە سات و زەویت بە ئیجار گرتووە وڵای بنیوەی بەنیوەیت گرتووە بەس خەڵکەیە دیسان لە بیتوێنێ لە پشدەری لە بادینان هاتی تێرە نیوە ئیجارە خەڵک بە زۆربەی ئیجارە ئەوانیش زەرمەند دەبن هەمووی زەرمەند دەبێ ئەو لە نیوە کاری زەرمەندترە ئاها هەرێوەڵ ئەو لە نیوە ئەو گلەیانەش و گەیاندین گلەی هەکڕا هەموو شتێک گەیشت بەس بۆ ناکرێ ناڕوانە بە چێ بڵێن